زانكۆی سلێمانی كۆتایی بە ئاهەنگەکانی دەرچووانی کۆلێژە جیاوازەکانی خۆی هێنا کە ماوەی 2 ڕۆژ بوو بەردەوام بوو. زانكۆی سلێمانی ساڵانە هەزاران دەرچوو لە شارەزا و پسپۆڕ پێدەگەێنێت. ئەنجومەنی بەڕێوەبردننی زانكۆی سلێمانی و ستافە ئیداریەکەی زانكۆ هەوڵ و ماندووبوونێکی زۆر لەگەڵ ئەم دەرچوانە دەبینن کە ئەمڕۆ سوێندیان خوارد و بڕوانامەیان پێبەخشرا. ئەم دوو ڕۆژە مەراسیمی پەخشینی بڕوانامە بوو بە خوێندکار دەرچووەکانی زانكۆی سلێمانی بۆ خولی 32م کە ناونراوە بە خولی مام کە تێیدا خوێندکارەکان سوێندیان خوارد و هەروەها بڕوانامەیان پێبەخشا لە بەردەم ئەنجومەنی زانكۆی سلێمانی لەلایەن سەرۆکی زانكۆوە. حەزمە کرد کە زمانی ئینگلیزی تەواو کەم خۆشم و مناڵەکانم طبعا من منافەسەیەکی مناڵەکانم کرد لەخوا بەزیابێ کوڕێکم دکتۆرە کوڕێکم مهندیسە کچێکم معیدی زانكۆیە ئەمانە بە منیانتیان باو کە تەواوی ناکەی لەبەرەوەی مێشکت کز بووە زەعی بۆتم بەعکسەوە منافەسەم لەگەڵکردن و ئەم 4 ساڵم بە سەربەرزی بردەسەر و دەرچووم. ئەتێ بەم بڕوانامەیە چی بکەین؟ ئەمێ خزمەتێکی زیاتر بە ڕۆڵەکانی کورتکەم. لە هەگبەی ئەم دەرچوانی زانكۆی سلێمانیدا گەلێک ئاواتیان لە مێشکدا هەڵگرتووە. ئاواتی دۆزینەوەی دەرفەتێک بۆ ژیانیان و چینەوەی بەری ڕەنجی چەندین ساڵی خوێندنیان. ڕۆژێکی زۆر خۆش بوو، زۆر دەمێکە چاوەڕێم ڕۆژەکەم هەستێکی زۆر خۆشمێ بەیوای تاعیلمون بن. داواکارم لە هەموو خوێندکارێکەوە بە دڵسۆزیوە کارەکەی ئەنجام داوە حکوومەتیش وەزارەتیش هاوکاری ئێمە بکات بتوانێت دامان مەزرێنێت. بەڕاستی هەستێکی زۆر خۆشمان هەیە، هیوای سەرکەوتن بۆ هەموو خوێندکارەکانی زانكۆی سلێمانی خوازم. و داواکارم ئێژوکار بۆ هەموو لایەن دابێت بکرێت ئەوەش بێ پسپۆڕێک کە ئێمانە خزمەت بە گەل خزمەت بە وڵات خزمەت بە کوردایەتی بکەین. ئیشەڵا ئەم ساڵی تازە ئەوێتە مای خێر و خۆشی و دامەزراندنی تەلەبەکان ڕۆژێکی زۆر خۆش بوو. ئەمڕۆ ئێمە وەکو خوێندکارانی زانكۆی سلێمانی کە ئاهەنگی دەرچوونمان بوو کە هاوکاتیشە لەگەڵ کۆچی بەڕێز سەرکردە مام جەلال کە دەستخۆشی لە سەرۆکاتی زانكۆی سلێمانی یەکەم کە ناونرا خولی مام و داواکارین لە حکوومەت داهاتوویەکی ڕوونمان هەبێت. سلێمانی لە ساڵی 2015دا لە ڕیز سەرۆکی زانكۆی سلێمانی و ڕاگر و سەرۆکبەش و مامۆستا و فەرمانبەرانی زانكۆکە لە خولی 32هەمینی دەرچووەکانیاندا بە دەنگی بڵندوتیان ئەو نەوانەی 4 ساڵ یا 5 ساڵ زیاتر بە زانكۆی سلێمانی بەخشرابوون پێگەێنران. ئەرکەکە لێرەوەیە کە حکوومەت و کەرتی تایبەت کە خاوەنکارن و ئەستۆی بگرن و بە پێی شارەزاییان لوقمەیەکی ژیانیان چنگ بکەوێت کە مافی هەموو دەرچووەکە لە بڕوانامەکەی بەهرەمەند ببێ و کاری دەست بکەوێت. عوسمان و بەکرگەلی کوردستان، سلێمانی.